بەڵێ لەسەر ئەم پرسە جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا و دوایین گۆڕانکاریەکانی ئەم جەنگە من میوانێکم هەیە دکتۆر دانیال ساری سەرۆکی ئاکادمیای کاریگەڕی مۆدێرن و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە کازاخستانەوە لەگەڵمایە. دکتۆر ئەم کاتت باش وەک ئەبینین جۆرێک لە گۆڕانکاری لە شەڕی ئۆکرانیا و رووسیا هەیە بە تایبەتی دوای ئەوەی ئۆکرانیەکان دەستیان بە دروستکردنی درۆن کردووە بە شێوەیەکی زۆر خێرا. بەم شێوەیە ئاسۆی ئەم شەڕە بەرەوچی دەڕوات. بابەتەکە ئەوەیە جەنگی نێوان ئۆکرانیا و رووسا ڕەنگە وڵاتانی دیکە لەو خۆ بگرێت. پۆڵەندا ڕەنگە جیۆگرافیەکەی خۆی زیاتر بکات لەو ڕوبەڕووبوونەوەی لە نێوان هەردوو وڵاتدا، بۆیە ئۆکرانیا لە لایەن ڕۆژئاواوە پشتیوانی لێ دەکرێت و تەکنەلۆژیای زۆر بەهێز و پێشکەوتوو بەکاردێنن وەک درۆن و لەلایەن ڕەشا دەبینین کە وەڵامیان هەیە بە هەمان شێوە با بڵین درۆنی کیمیایی و درۆنی خۆکوژی بەکاردێنین. ئەمە وا دەکات قوربانی زیاتری لێ بکەوێتەوە. ڕەنگە بە هەمان شێوە وڵاتانی دیکە تێوە بگرین. بۆ نمونە لەلایەنی ئۆکرانیاوە دەبینین ئێران پشتیوانی رووسیا دەکاتن، ئۆکرانیا ئەمە دەڵێت و ئەمەش ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان گرشتربوونی دۆخەکە بێتن. باشە، پێشتر قسە لەسەرەوە ئەکرا کە ئەم شەڕە ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت و ئەم وڵاتانەی کە بەڕێزە باسی کرد هەم لە یەکێتی ئەوروپا و ناتۆ کە پشتگیری ئۆکرانیاکەن و هەندێک وڵاتی دیکەش وەک ناوەتێنان کە پشتیوانی رووسیاکەن بە پێدانی چەک و پشتیوانی دیکە، ئایا شەڕەکە بەرفراوانتر نابێ و ناپەڕێتەوە مەترسی پەڕینەوەی نییە بۆ ئەوروپا و بۆ وڵاتانی دیکەی دەوروبەری ئۆکرانیا و نزیک لە رووسیا؟ من دڵنیانیم کە وڵاتانی ئەوروپا و ئەوانەی لە نێو ناتۆدا هەنە بەشداری لەم جەنگەدا دەکەن لە کاتێکدا ئەوان ڕاستە و بۆ بەشدارنین لەم شەڕەدا. ئەمە ئۆکرانیا کە شەڕەکە دەکات و کە ئەندام نییە لە یەکێتی ئەوروپا و بەشێک نییە لە ناتۆدا، بۆیە جەنگێکی ڕاستە و خۆنیە لە بینی رووسیا و ڕۆژئاوادا. ڕەنگە ئەمە ئەو وڵاتانش لە خۆ بگرێتەوە کە کەوتونە تا ئاسیا، ئەو وڵاتانی کە پشتیوانی لە رووسیا دەکەن. ئێمە دەزانین ڕێک ڕۆژئاوا بە شێوەیەکی کراوە پشتیوانی لە ئۆکرانیا دەکات، پشتیوانی دارایی و پشتیوانی سەربازیان لێ دەکەن و ئەم جۆرە درۆنانەیان بۆ دابین دەکەن. بەڵام ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستە و خۆ لە نێوان رووسیا و ڕۆژئاوادا نییە. من تەواو دوو دڵم لەوەی کە هەر وڵاتێکی ئەوروپی لەمەدا تێوە بگرێت و تۆ ئەگەر باسی نەتەوە یەکگرتووەکان بکەیت، نەتەوە یەکگرتووەکان بە شێک نییە لەم ململانەیە بە شێوەیەک و بە جۆرێک دەیەوێت وەک نێوەندکارێک ڕۆڵی هەبێت و نەبێتە بەشێک لەم ڕوبەڕووبوونەوەیە. باشە، نەتەوە یەکگرتووەکان توانیوێتی ڕۆڵی خۆی بگیڕێت لەم پرسەیە؟ بابەتەکە ئەوەیە هیچ کەسێک تەواو ئەو هێزەی نییە کە بتوانێت ئەم دوو وڵاتانە بەیەکەوە کۆ بکاتەوە و ئاشتیان بکاتەوە. گفتوگویەکی بەهێزنیە، پرۆسەیەکی بەهێزنیە لە نێوان ئەم دوو وڵاتەدا. تا ئێستا گرشتربوونی دۆخەکەوە هەردوو وڵاتیش زیاتر چەکی زیاتر و هاوکاری و پشتیوانی سەرباسی زیاتریان بەدەست دەگاتن. ئۆکرانیا پشتیوانی پێدەگات ڕۆژانە و هاوکاریانەی بەدەست دەگات. ئەو کاتێک کە ئێستا هیچ چارەسەرێک بۆ ئەم ڕوبەڕووبوون و گرژێن نییە و هیچ چارەسەرێکی ئاشتینیان با هیوا بخوازین کە نەتەوە یەکگرتوەکان یاخۆد هەر لایەنێکی دیکەی نێودەوڵەتی بتوانێت کە پشتیوانی بکاتن لە نێوان ئەم دوو وڵاتە بێنە سەرمێزی گفتوگۆ و ببێتە هۆی ئەوەی ئەم دوو وڵاتە بێنەوە سەر یەک و ڕێکەوتنێکی ئاشتی بێتە ئاراوە. بابەتەکە ئەوەیە هەندێک لەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی باکووری ئاسیا و وەکو ئەوانەی کە بەشدارن لە ئاسیەن ڕۆڵێکیان هەبێتن وەکو دانوستانکار وەکو نێوەندکار. بۆ نمونە کازاخستان هەمیشە هەوڵی داوە ڕۆڵی وڵاتێک ببینێت کە بتوانێت هەردوو لایەن بەیەکەوە کۆ بکاتەوە ئەم دوو وڵاتە ڕێکەوتنێکی ئاشتی واژۆ بکەن. زۆر باشە. هەڵبەت کۆمەڵێک هەوڵی
هەوڵ هەیە بۆ ئاشتی لە نێوان ئۆکرانیا و رووسیا، بەڵام وەک ئێوە وتان تا ئێستا ئەم هەوڵانە ئەنجامێکی ئەوتۆیان نەبووە. بێگومان ئەوروپا بە شێوەیەکی گشتی زەرمەندێکی گەورەیە لەم جەنگەی لە نێوان رووسیا و ئۆکرانیا ئەنجامەدرێت. بەڵام ئەمەوێ یەک پرسیار بکەم لەسەرەوەی کە جاران ئۆکرانیا تەنها بەرگریکار بوو، ئێستا بووە بە هێرشبەر. ئەمە چەندێک زیان بە رووسیا ئەگەیەنێت؟ دەزانی دەمێت بڵێم کە هەندێک وڵاتی ئەوروپی هەن کە تەواو هاوڕانین لەگەڵ ئەم پشتیوانیە دەکرێت بۆ ئوکرانیا. هەنگاریا و هەندێک جاریش گوێمان لەوە دەبێت کە ئەڵمانیا دەڵێن ئەوان چیدی کە ناتوانن بە شێوەیەکی بەهێز پشتیوانی ئۆکرانیا بکەن لەم جەنگەدا. بەڵێ ئەمەش تەواو من دڵنیام کە ئێستا ئۆکرانیا دەستی کردووە بۆی کە هێرش ببات. بۆ نمونە کورسک بینیمان و ئەمە زیانێکی زۆری بە رووسیا گەیاند و رووسیا لە بەرامبەردا بە هەمان شێوە دەیەوێت وەڵام بداتەوە لە ڕێگەی بەکارهێنانی درۆنی خۆکوژی و درۆنی کیمیاییەوە. ئەمەش قوربانی زیاتری لێ دەکرێتەوە، بۆیە دۆخەکە تەنیا ئاڵۆستر دەبێت. پێتوانی ئەم بابەتە رووسیا ناچار بکات بەوەی کە بێتە سەر مێزی گفتوگۆ و نزیک بێتەوە لە ئاشتی؟ بڕوام وایە هیچ جۆرە ڕێگەیەک نییە ئەمڕۆ کە ببینین ئەم ڕوبەڕووبوونەوەیە چارەسەر بکرێتەوە ئەم گریژانە کۆتاییان پێبێت. بە دڵنیاییەوە دەزانین کە ئۆکرانیا پشت بە ڕۆژئاوا دەبەستێت و پشت بە پشتیوانەکانی ڕۆژئاوا دەبەستێت. ئەم گفتوگۆ و پرۆسەیە ئاشتیە ئێستا زۆر دوورە بۆ ئەوەی واقعبین بین. دەمڵێم ئەمە چەندین ساڵی پێویستە بۆ هەردوو وڵات بۆ ئەوەی بتوانن بگەن بە چارەسەر و ڕێکەوتنێکی ئاشتی واژە بکەن. ئەمە کاتی زیاتری پێویستە. بەڵێ دکتۆر دانیال ساری سەرۆکی ئەکادیمیای کارژێڕی مۆدرن و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە کازاخستانەوە لەگەڵ مابووی. سپاس بۆ زانیاریەکان.